بەڕێز دکتۆر سەیفەدین مەحەدین بەرپرسی نەخۆشیە گوازراوەکان لە فەرمانگەی تەندروستی هەولێر گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە ئەوکار و چارەسەرەکانی بڵاوبوونەوەی کۆلێرا. دکتۆر سڵاوتان لەبێتۆم کاتتان باش. 221 حاڵەت لە هەولێر تۆمار کراوە. ئەو ژمارەیە دەتوانین بڵین ژمارەیەکی زۆرە بۆ هەولێر؟ خۆی لە ڕاستیدا 221 حاڵەت لەوانێ زۆر لەوە زیاتر بێ، ینی بڵێن ژمارەیەکی زۆرە لە هەموو پەتایەکە خەڵکێکی زۆر توش دەبێ، عادەتە وەکو کۆرۆنا وەکو نەخۆشیەکانی دیکە. ئەمە کە 221 حاڵەت تۆمارکرا مانای ئەو نیە 221 حاڵەتمان لە هەولێر هەیە، چونکە ئەو نەخۆشیە زۆربەی حاڵەتەکانی نەخۆشیەکە یان نیشانەیە نییە یان نیشانەیەکی سووکیان هەیە. تقریبان 120 حاڵەتەکان نیشانەی کورسیانی بەدەر دەکەون چنە خەستەخانەکان بۆ چارەسەر وەرگرتن. بۆی ئەمە تەوەقع دەکەین زۆر لەوە زیاتر بێ، لەوانەیە 2000-3000 حاڵەت هەبێ لە کولێرە. بەڵام هەموو حاڵەتەکانی کولێرە کوشندە نین، بەڵکو ئەوانەی کە مامناوەندین لەوانەیە ئەگە چارەسەر نەکرێ بە چاچی، ئەگە چارەسەر بکرێت کێشەیەکی نییە، یان ئەو حاڵەتانەی کە توندن پیساییەکانیان زۆر وەکو ئاوا لەوانەیە لە ڕۆژێکە 12-13 حتا 20 جارش لەوانی ئەوانە لە مەترسیدا، بۆی ئەوانە زوو دەبێت چارەسەر وەرگرن. بۆیە ئەو حاڵەتە ئەوەندە نییە، زۆر لەوە زیاترە کە ئەمە تەوەقعی دەکەین. بەڵێ دکتۆر پێشنیازیەوە چییە بۆ هاوڵاتیان ئەوانەی کە هەستکەن سکچوونێک دۆخێکی ناتەندروستیان هەیە؟ باڵێ وەڵاهی ئەگەر باشترین شت ئەوەیە ئەکە مرۆڤ یەکێکیان لە ماڵی ئەندامێکی خێزان یا لە هەر جێگایەک تووشی ئیسحالی بوو، ئیسحالەکەی بەسیتس بوو ڕشانە و دەبێت سەردانی پزیشک بکە، سەردانی بنکە تەندروستەکان بکە، سەردانی مەسەلەن نۆرینگە ملیەکان بکە، ڕاوێژکاریەکان بکە، سەردانی دکتۆر بکە بۆ ئەوەی خێرا چارەسەری بدرێت. چونکە چارەسەری ئەم نەخۆشیە ئاسانە ئەگەر زوو چارەسەرەکەی وەگرێ. لە 180 حاڵەتەکان تەنیا بە پێدانی مەغەزی ئەو کیسە تۆزەی کە دەدرێتە منداڵ تەنیا ئەوە بخوات دانێ ژیانی لە مەترسی ڕزگاری بێت، تووشی وشکبوون نابێت. چونکە کێشەی هەرە گەوری ئەم نەخۆشە وشکبوونە کە دەبێتە هۆی پەککەوتنی گورچیدا، کەمبوونی پۆتاسیۆم، خەیەکی زۆرش لەگەڵیا دەردەچێت. کەمبوونی پۆتاسیۆم لەوانە بێتە هۆی ژیانی بگاتە لە مەترسیدا بێتە هۆی مردنی نەخۆشەکە. بۆیە گرنگتریشت ئەوەیە کە سەردانی پزیشک بکە. بەڵێ هۆکاری سەرەکی توشبوون یاخود بڵاوبوونەوەی کۆلێرا چییە؟ وەڵاهی هۆکاری توشبوونی کولێرە مەسەلەن بڵاوبوونەوەی پەتای کولێرە تەمان ئاوی پیسبوو بە پیسایی مرۆڤ، چونکە سەرچاوەی ئەو میکرۆبە مرۆڤ خۆیەتی پیسایەکەیەتی لە کاتێکە ئەگە پاک و خاوێنی تاکە کەسی نەپارێزێ، لە کاتێکە ئەگەر هاتوو مەسەلەن ژینگەکەت پیس بێ. بۆ نمونە تا ئێستا لە عێراق سویستریتێتمان نییە، ینی پیسایی مرۆڤ چۆن دەرە بە شێوەیەکی هەڕەمەکی فڕێ دەدرێتە مەسە ئەو دەشتە زۆرجار بۆ کشت و کاڵ بەکاری دێنن. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە پیسبوونی هەندێک لەو سەوزانەی کە بە ئاوی پیسایی ئاو دەدرێن یان تێکەڵبوونی ئاوی پیس لەگەڵ ئاوی مەسەلەن ئەو ئاوانی کە مرۆڤ بەکاری دێنێت چ لە پرۆژەکان بێت چه غەیری پرۆژەکان بێ، ئەمانە هۆکاری بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیان نەبوونی هوشیاری تەندروستی لە ناو بەڵێ دەنگی میوانەکەم نەما بۆەوەی گرفتەکەی چارەسەر بکەن، بۆی زانیاری زیاترمان پێ بدات لەبارەی هۆکار و چارەسەریەکان لەبارەی بڵاوبوونەوەی کۆرۆنا. وەکو دکتۆر ئەڵێت پێش هەر شتێک گرنگە کە مرۆڤ پاکۆخایانی خۆی بەباشی بپارێزێت، ئاگاداری تەندروستی خۆی بێت. بۆی پۆیەکەوە دەڵێت بەشی هۆکاری سەرەکی پێویستە بە پیسی بڵاوبوونەوەی پیسیەکان. جارێک دیکە دەگەڕمە لای دکتۆر. بەڵێ دکتۆر ببوورە بەردەوام بنێەوە لەسەر پێشنیارەکانتان و هۆکارەکانی توشبوونی کۆلێرا. بەڵێ جا وەک باسمان کرد، ینی نەبوونی ژینگەیەکی دروست دەبێت هۆی بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانە. هەروەها ئاو زۆر جار مرۆڤ لە دەم ڕووبارەکان تەمەشاک لە دەم ڕووبارەکان جۆگەکانی ئاو شوێنە گەشتاریەکان دەبێتە خۆی دەبێتە هۆی پیسکردنی ئاوەکە. زۆر تەمەشاکی حەفاسی مناو فڕێ دەنە دەم ئاوەکان یان دەخەنە ناو ئاوەکانەوە، یان بەکارهێنانی ئەو ئاوێک کە کلۆری تێدا نەبێ بۆ خواردنەوە، بۆ ششتنەوەی میوە، بۆ شتنەوەی قاپ و قاچاق، بۆ شتنەوەی سەوزە. ئەمە هۆکارە بۆ ئەوی جاریش کە ئەم
بێتە هۆی بڵاوبوونی ئەو نەخۆشی لە نێو ئەندامەکانی خۆچوت ئێمە چەندین جۆر حاڵەتمان بینیوە لە پەتاکانە بەهۆی لەوانێ شوێنێک پێستبوونی بەکارهێنانی ئاوی پیس لە کاتی گەشتکردندا بۆ شوێنە گەشتارەکان بڵاویکەنەوە هەروەها یعنی ئەو سەوزانی کە باسم کرد کە ئەگەری توشبوونیە ئەگەری پیسبوونیان هەیە کە مرۆڤ ڕۆژانە بەکاری دێنێ بۆ نمونە تەڕەتورە کەرەوز کەلەرم هەروەها سڵق لەوانەیە سڵق ئینسان بیکوڵێنە بەڵام ئەمانی دی زۆری کەوەر و تەڕەتورە و کەرەوز و هەروەها جەرجیر و ئیتر ئەمانە هەر هەمووی ئەوانی کە بەژنیان کورتە ئەمانە زوو پیس دەبن و مرۆڤش لەوانێ ئەگەر جوان نەیشواتەوە ئەگەر جوان نەیشاتەوە بە شێوەیەکی چاک احتیمالە بێتە هۆی گواستنەوەی نەخۆشیەکە بۆ ئەو کەسانە بۆیە ینی هاوڵاتیان دەبێت ئەوشتە بزانن سەوزە دەبێت جوان جوان بە ئاوێکی خاوێن ئاوێکی کلۆری تێدا بیشێنەوە یان دەجا توانن سرکەی سێو بەکاربێنن بۆ ششتنەوەی ئەو سەوزانە هەروەها مادەی پۆرمانگەناتی پۆتاسیۆم شەیە مرۆڤ دەتوانێت بەکاری بێنێ بۆ شتنە ئەو سەوزانە دوای ئەوە تۆ ئەگەر بتەوێ شتێک بخۆی نابێت پێش هەموو شتێک دەست بشۆی دەست نەشۆی احتیمالە کابرا چۆتە ئاو دەست احتیمالە دەستی لە بەلوعەیەک داوە ئەو بەلوعەکە بۆ خۆی پیس بووە بە تایبەتی ئەوانەی بەلوعەکانی ئاو دەست کاتێک مەخسب شتەکان دەستشۆرەکان بەکاردێن ئەمە احتیمالە پیس بێ بۆ یەپاک و خاوێنی ڕاگرتنی ئەو جێ شوێنە زۆر زۆر گرنگە ئەمە زیاتر هۆکارەکەی وڵاوبوون هەروەها ینی لە کاتی ئامادەکردنی خواردن ئەگە جۆ بە هین نەدەی پاک و خاوێنی ئەو خواردانە نەدەی ئەو کرێکارانی کە لەوی ئیشەکەن پەنجەوانێنە دەست نییە یان پەنجانە بەکاردیان دەست لە خواردنێک دەدەن خواردنەکە گەرم ناکرێتە بە حازری دەخورانی بە خاوی دەخورێت و تەماتە و پیاز و کەرەوز و ئەم جۆرەشتانە بەتانەکان و لە باشترین چارەسەر ئێستا بینیمانە ئێستا سەبەبەکەی زۆری بەڵێ ئەتوانین بڵین باشترین چارەسەر ئێستا کە خەڵک ئەو پیاوەی بە دوور بگرێت لە خواردنی سەوزە و ئەو شتانە لە دەرەوە بەتایبەت بەڵێ ئەوەی کە بینیمانە بە زۆری پیاو تووشی ئەو حاڵەتانە بۆ ئەوانی کە پیاو زیاتر هاتوو توی دەرێ دەکا و لە دەرێ نان دەخوا و لە چایخانە چای دەخوا لە لەفە فرۆشی شەربەت یعنی ئەوەی کە بینیمانە تقریبا بیکەیتە سێ بەشەوە ئەوانەی توش بوونە دوو بەشی پیاوە یەک بەشی ئافرەتەکە ڕاستە ئافرەتش توش بووە بەڵام ئافرەت لە ماڵێ خواردن حازرەکە سەوزە چاردەکە احتیمالە دەستی پیس بێت بەو سەوزە و شتانە جوان نەیشە دەست لە شتێک دەدا ئەو وەختا بۆیە دەشتن پاک و خاوی پاکوخاوی کەسێنی تاکە کەسی لە هەموو شتێک گرنگترە بۆ ئەوەی مرۆڤ توش نەبێت ئەگە ژینگەکەشت پیسی ئەگە پاکوخاویان بی تووشی ئەو نەخۆشیە نابیت بەڵێ دکتۆر تا چەند گرنگە لایانی پەیوەندیدار چاودێری ئەو ناوچانە بکات کە سەوزەکانیان تا تیا چێندرێت کە بزانێت سەرچاوی ئاوەکانیان پاکە بەخوا ئەوەی کە بزانم زۆربەی زۆری ئەو سەوزانی کە لە کوردستان بەرهەم دێن بە ئاوی پیس بەرهەمیان دێنن ئەوە شتێکی خراپە چونکە وەک باسم کرد ینی چۆ دەڕە سویس تریتمنتی پێوترێ ئەمە پیسایی هیچ پرۆژەیەک تا ئێستا لە عێراقدا نییە بە کوردستانیشەوە کە بۆ ئەوەی کە بتوانن ئەو ئاوی پێوتر میافەقیرە ئاوی پیسایی و ئەوەی کە ئاو دەستەکان و ئەوانە خەویان بکرێتە لە زۆر وڵاتانێ بەستا ئێستا لە عێراق ئەوە نییە پێشتر لە هەستاکان بەسوئێک هەبوو لە بەغا بەڵام ئیسا ئەوەش نەماوە ئەگەر ئەوە هەبێت بە هیچ شێوەی ئەو نەخۆشیانە بڵاو نەهەر کولێرە گرانەتایە چەندین جۆری نەخۆشیەکانی دیکەی هەناوەکە مرۆڤ سەخڵت دەکات تووشی سحاری دەکات لە مردنی نزیک دەکاتەوە ئەگەر ئەو پرۆژەیە هەبێت و بە ئەوە وەکو ژێرخانێکی تەندروستی وایە بۆ لە ناوبردنی نەخۆشیە درمیانی کە بۆ هۆی ئاوی پیس و خواردنەوە دەگوازرێنەوە بۆ دکتۆر وەرزەکانی چاودێریان بەڕاستی شتێکی زەرورە مەسەدەن لەلایەن لە شارەوانیەوە لەلایەن ناوخۆوە بۆی بە ئەوە پیسانە ئەو سەوزە مۆزانە نەکەن سەوزە بەڕاستی هۆکارێکی سەرێکیە بۆ ئەو بڵاوبوونەوە نەخۆشیە دکتۆر وەرزەکانی ساڵ هاوین گەرما سەرما کامیان زیاتر کاریگەرە لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا خۆی وەرزە گەرمەکان وەکو هاوین و مەسەلەن پاییز یا کۆتایی بەهار کە وەرزی گەرمن ئەمانە هۆکاری مەسەلەن زیاتر ئەو نەخۆشی تێدا بڵاو دەبێتەوە وی ئەم میکرۆبی کولێرەیە تقریبا پلەی گەرمی ئاوەکەی 25 تا 35 بێت ئێمە ئەم ساڵ پلەی گەرمی زۆر بوو خۆی لە 50 نزیک دەکردەوە دەنا خۆی ئەو نەخۆشی کولێرە لە مانگی 6 بڵاو دەبێتەوە عادەتەن زیاتر ئێمە چەندین پەتای کولێرەمان بەڕێ کردووە لە
کوردستان و لە عێراق و لە 2007 2011 2015 نەوەتەکان هەر بە کامل هەمووی پەتای کولێرە بوو چکەمە چۆن دەڵێ ژینگەیەکی تەندروستمان نەبوو لە نەوەتەکان یعنی بۆیە یعنی ئەمانە هاوین چۆن دەڵێ پلەیەکی گەرمی گونجاوە بۆ گەشەکردنی میکرۆبەڵام ئەم ساڵ تاخیر بوو لەبەری پلەی گەرمەکە زۆر بوو گونجاو نەبوو بۆ گەشەکردنی بەکتریاکە وتمان دەبێت پلەی گەرمی ئاوەکە لە 25 تا 35 یا 30 معدلەکەی تقریبا لە بابەتەوە لەوانەیە لە 40 پلەی سەدی بژێ بەڵام بەو شێوەیە نیە ناتوانێت تحمل ناکا میکرۆبەکە لە ناو دەچێت بەڵێ دکتۆر بڕیار هەیە هیچ ڕێکارێک بگیرێتە بەر یەکجاری دەمرێت والله ئێمە بەردەوام ئەو ڕێکارە نەکراوە ئێستا ئێمە بەردەوام وەکو بڵین بەڕێبەرێتی پاراستنی تەندروستی لە هەولێر نەخۆشیە گوازراوەکان یەکەیەکمان یا هۆڵەیەکمانێ بە ناوی پەتاگەری یا ڕەسەد الوەبائی سەرڤڵەنس بەردەوام ئێمە بە ساڵ بەفری سوبارێ ئەمە فەحسی پیسایی خەڵکی دەکەین یعنی مەسەرتن لە 125 ئەو کەسانی تووشی سکسون و ڕچانەوە دەبن فەحسی پیساییان بۆ دەکرێت و ئەوانشی داخل دەبن لە خستەخانەکان بە هۆکاری ڕەوانی تند یان سکسونی تند پێویستە ئەمانە مەسەن فەحسیان بۆ بکرێت 100% یعنی هەموو نەخۆشیێک لە خستەخانە بۆی بکرێت لەوانەیە ئەو ڕێژەی بە تەواتی نەگەیتە ئەو ڕێژەیە چکو مرکز صحیەکان زۆرن بەڵام بەردەوام ئێمە چاودێری ئیسحالی دەکەین ساڵ 12 مانگ حتا دەڵێم لە زستانیشە بە بەردەوامی ئینی دەکەین هەروەها مەسەن هۆبەی چاودێری دروستی خۆراک ئەوانش بەردەوام چاودێری چێشخانەکان و شوێنەکانی خواردن دروستکردن و کارگەکانی خواردن دروستکرد و لە فەفرۆش و شەربەت فرۆشەکان دەکەن و ڕێنماییان دەکەن هەروەها ئێمە بەنسبەت ڕێنماییەوانی پۆستەرمان بۆ چێشتخانە و لە فەفرۆش و ینی شوێنە گشتیەکاندا بڵاو کردێتەوە هەروەها لە مرکز صحیەکانش بە بنکە تەندروستیەکانش دەمەشاکێ کۆبوونەوەشتی وا کراوە ینی بەردەوامی ئێمە لە ڕێکارەکان بەڵام هوشیاری تەندروستی تەنیا ینی ئەرکی چۆن دەڵێ وەزارەتی تەندروستی نیە بەڵکی ئەرکی مەسەن زۆر شوێنی دیکەش وەکو ڕاگەیاندنەکان کە پێویستە مەسەلەن ڕۆڵێکی گرنگیان هەبێت لە وشیاکردنەوەی هاوڵاتیان بەنسبەت پاک و خاوێنی ژینگە پاک و خاوێنی دروستی خۆراک ینی خەڵکەکە فێرکەن چۆن بتوانێت خۆی بپارێزێ ینی ئەوش بەڵێ دکتۆر بەڵێ زۆر سپاس